پرسێک بکەین لێرە پرسەکەش ئەوەیە ئایا ئەم بڕیارە بەڕاستی بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەکو حکوومەت وەکو ڕێوەبەریەکی گشتی لە باشووری کورسانە یاخود بڕیاری تاکلایەنەی حیزبێک و پارتێک بووە و ئەو حجەیە واتە ئەو هۆکارە ئەو بیانووە ئەو بەهانە چییە کە وای کردووە لەو دەسەڵاتی کە لەوێ حاکمە ئەو سنوورەیە دابخات بێگومان ئێمە چاو لە ئەو بڕیارە دەکەین دەبینین کە لایەنی پەیوەندیداری حکومی باس لەوەکەن کە ئەوان حتا بگرە بێخەبەریشن لەوە کەواتە ئێمە بۆ بڕواایە ئەگەین ئەوەی کە بڕیاری لێدراوە نە حکوومەتی هەرێمی کوردستانە نە پەرلەمانی کوردستانەوە بگرە هەندێک پەرلەمانتاریش کە بە دووادادا چوونیان بۆ کردووە باس لەوە دەکەن کە نەخێر ئەمە بڕیارێکی حکومی نییە بەڵکو بڕیارێکی ئەتوانین بڵین ئەو دەسەڵاتەیە کە لەو هەرێمەدا بەڕاستی حکومڕانی ئەکا و بێگومان پێویستە بپرسین ئەو ڕۆژە و ئەو بەرواری کە ئەو سنوورەی تیادا داخرات چ بەروارێک بوو مەخابن ئەو ڕۆژە بوو کە پێی دەوترێت ڕۆژی ئاڵای کوردستان یاخود ئەو ئاڵایی کە قبول کراوە لەلایەن باشووری کوردستانەوە لە هەمان بەرواردا ئەو بڕیارە ئەدرێ و پاشانیش پێویستە ئێمە یەک خاڵ هەیە خاڵێکی دیکە هەیە ئێمە باسی لێوە بکەین ئەویش ئەوەیە کە ئەو سنوورە لە وەکو سنوورێکی نێودەوڵەتی ڕاستە دەکرێت ڕسمیاتی خۆی نەبێت بەڵام بە درێژایی مێژوو وەک ئیتیفاقیەک لە بینی هەردوو دەوڵەتە بوونی هەبووە واتە لە بە درێژایی مێژوو ئەو سنوورە بە هیچ شێوازێک مەگەر هەلومەرجێکی زۆر تایبەت نەخۆشی شتێکە بوو بێ کە داخرابێ ئەجینا بە ڕەنگێکی بە شێوازێکی گشتی ئەو سنوورە بوونی هەبووە و لە چوارچێوەی بازرگانیکردنی خواردەمەنی و مرۆیی و نەخۆشی و تەندروستی بەو ڕەنگە تاکو ئەو ساتەی کە بڕیاری لێدرا کە دابخرێت بەڕاستی کاری خۆی کردووە واتە بازرگانی و هاتوچۆی خۆی کردووە و چاندێکی کوردەواریمان هەیە یعنی لە ناو هیچ عشیرەتێک بنەماڵەیەک گوندێک شارێکی هەر چوارپارچەی کوردستانە هیچ کات بەو دابوونەریتە یاخود خاوەنی ئەو کولتورە نەبووە کوردەواری ئەڵێ ڕسق و نانی هیچ کەسێک ببڕێ بەڕاستی بۆیە ئەم بڕیارە ئەگەر لە ڕووی کوردیەتیەوە تۆ چاوی لێ بکەی ئەتوانین بڵین هەموو پرەنسیب و کولتورەکانی کوردی ژێر پێخراوە بەڕاستی بە بڕیارێکی سیاسی بەڵێ ئەوە بێگومان بڕیارێکی سیاسیە ئەوە بێگومان لە چوارچێوەی ئەو هەموو گەلە کۆمایە کە لەسەر گەلی کورد ئەکرێوە لەلایەن دەسەڵاتدارانی باشووری کوردستانەوە لەسەر پارچەکانی دیکە ئەکرێت ئێمە ئاماژەمان پێکرد کە لەو ڕۆژەی ئاڵا پیرۆز ئەکرێ بەڕاستی لەو ڕۆژەدا ئەو بڕیارە ئەدرێت و ئەو بڕیارش کە دراوە دووبارەی ئەەکەمەوە بێگومان بڕیارێکی سیاسیە و مەخابن هەرێمی کوردستانیش بە ئاستێک گەیشتووە کە زۆرینەی بڕیارە سیاسیەکان ئابوووریەکان حتا بەرامبەر بە پارچەکانی دیکە ئەو دەسەڵاتی کە لە باشوور هەیە مەخابن بە ئەجندای دەوڵەتانی سەردەستی ناوچەکە کار دەکا و ئەو بڕیارش کە دراوە بێگومان لە چوارچەوەی ئەو گەلە کۆمایەکە لە باشووری کوردستانەوە ئیعاز لە دەوڵەتانی دیکە و بزات ئەتوانین بڵین دەوڵەتی تورکیاوە وەرگرتووە بۆ ئەوەی کە فشار بخرێتە سەرگەلی ڕۆژ ئاوا گوایە بە جۆرێک تەسلیمیەت تەسلیم ببن بەڵام ئەوەمان بیر نەچێ ئەزمموی لە 2011 تاکو ئێستا هەموو ئەو گەلە کۆمانە بەسەر ڕۆژ ئاوا کە هێنراوە لە بەتایبەتی لە باشووری کوردستانەوە بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان ئەوانە هەمووی هەڵوەشێنراوەتەوە ئێمە ئەزمموی ئەوەمان هەیە کە گەلی ئێمەی ڕۆژ ئاوا ئەتوانێت ئەم گەلە کۆمەیش دەرباس بکە وەک وتەیەکی بەڕێ ساڵح مسلیم هەمیشە دێتەوە بیرمان ئێمە گەڵای دار و ڕشکی دارەکان بخۆین بێگومان تەسلیم نابین و ئێستا گەلی ئێمەی ڕۆژ ئاوای کوردستان زۆر بەهێزتر بووە لەوە زۆر بەڕێکخراوتر بووە لەوە و هیچ کات نەبرسێتی دەناسێ نەتەسلیمێت دەناسێت ئەو سنوورەش لە کەسایەتی ئەو خەتەکە پێشنگایەتی و دەسەڵاتەکە کە پارتی دیموکراتی کوردستانە جێبەجێیەکە و ئەم ئیرادش کە تەسلیمی کردو بە خۆشی خۆی نییە ئەوە ڕاستیەکەیەتی چۆن سەرۆکێک پێشنگایەتی خەتێکی شۆڕژگێڕەکە لە زیندانایە ئەوەیە باجەکەی و تۆش لەناو کۆشک و تەلار و دۆلار و بانق و تیجارەتە بە ئیسراحەتی خۆت ژیان بکەی ئەمە لەکوێ دەستکەوت ئەگەر تۆ ئیرادی خۆ تەسلیم نەکەی کەواتە زۆر بەڕوونی دیارەکە ئەمە ئەجندایەکە و جێبەجێیەکە و پارتی دیموکراتی کوردستان بەدەستخۆشی نییە بۆ ئەوەی کە بمێننەوە و نەبن بە پەنی مێژوو بەڕاستی نەبن بە پەنی مێژوو با بێنە بەرەی گەل واز لە تورکیا بێنن کاکە و ڕووبکەنە عێراق وەرن لە ناوخۆوە خۆمان یەخینەوە خۆمان ڕێخین ئەوێت هەرچیەکی لەدەسایە چونکە لە شاخ پێی نەکراوە
تووشیا شکستی خواردووە ئێستا لە ناو شارە ئەوێت وەکو جارنەوە دوو یەک وەکو 92 یەکێتی و پارتی و دەسەڵات یاریمی کوردستان بەکاربێنێ پارتی دیموکراتی کوردستان فەرموو تۆ چیت کرد لەوەی کە خەندەقێک هەڵە کۆڵی لە درێژایی سنووری ڕۆژاوی کوردستان ئەو خەندەقەت بۆ چوارچێوەی پارێزگای هەولێر بکردایە هەولێر لافاو نەیە برد پارە نییە بۆ خەندەق لێیا و پرۆژێ هەولێر چارەسەرکە و خەڵک نەکوژرە و ئەنفال نەکرێ بە ئاو ها بەڵام پارەی پێ بڕات خەندەق لێیان لە سنووری ڕۆژاوی کوردستان نە بێگومان ئەسڵەن نەک بۆ ڕازیکردنی دڵی ئەو وەکو پێم وتی ئەسڵەن پارتی دیموکراتی کوردستان لە دەستی ماڵی بارزانی نەماوە بۆ چکە بەڕاستی تا سەر ئێسقان خۆیان تەسلیم کردووە یعنی بەدەست خۆیان نەماوە ئەم هەموو ئابووریە بە تاڵانە برێ ئەزانی ئەکرێ بە چی ئەکرێ بە ئاگرو ئاسن بەسەر گەلی خۆمان ئابارێتەوە هەر ئەکرێ بە ئاگرو ئاسن بەسەر گەریلا و بە کیمیایی و نازانم بە ئەم سنوورانە ئەرکی خەڵک چیە لە بەرامبەر ئەوەیە ئەرکی خەڵک ئەوەیە کە لە کاتێکە کە نزیکە بێتەوە لەوەی کە ئەمە ئیتر تەواو هیچ مانایەک هەڵ ناگرێت لەوەی کە تۆ ئایا بە تەمای تەسلیم بی قەتڵعامێکی تر بکری یاخود هەڵگەستێک بنوێنی بۆی خۆت ڕزگارکەی لەویانە کامیان هەڵەبژێری ئەو کاتە گەل ئەبێ وەڵامیەوە باتەوە بە کردارەوە بکات ئەگینە نەیکات یا ئەوەیە قەتڵعامێکی تر کە ئێستا حالیەن ڕۆژانە قەتڵعامەکرێ لە دەریای ئیجە و لەولا بە غاز و لەولا بە بێنەوتی و لەولا نازانم بەچی و لەولا بە سنوور داخستن و